داخستنی تەنگەی هۆرمۆز جگە لە پەکخستنی هەناردەکردنی نەوتی خاوی عێراق قەیرانێکی نوێی لە دابینکردنی سوتەمەنیش لەو وڵاتەدا دروست کردووە. عێراق بۆ دابینکردنی پێداویستیە نێوخۆیەکانی زۆر پشتی بە هاوردەکردنی سوتەمەنی بەستووە و ئەم دۆخەش بووەتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخەکان. هەرچەندە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێو شوێنەکانیان بۆ کەمکردنەوەی ئەم فشارانە گرتووەتە بەر، بەڵام شارەزایان دەڵێن ئەم کێشانە لە ماوەیەکی کورتە چارەسەر نابن. بۆ زانیاری زیاتر لەگەڵ پەیامنێر دیار جەماڵ قسە دەکەین لە هەرێمی کوردستانەوە. دیارە و کاتت باش باس بکە بۆمان کە دۆخی سوتەمەنی لە عێراق و بەتایبەت لە هەرێمی کوردستان ئێستا چۆنە؟ ئایا کاریگەری خستووەتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵک؟ بەڵێ بەفرا و ساڵە حەم کاتتان باش. دیارە ڕەشەبایەکی بەهێزەیە و ئەمێ لەوە دەست پێ بکەم کە لەگەڵ جەنگی ئێران ئەمریکا کە دەستی پێکرد دیارە کێشە گەلێکی زۆر بەرەو هەرێمی کوردستانی گرتووە. یەکێک لەوانە کێشەی سوتەمەنیە، ئەنی ئێستا غاز بە جۆرێک گران بووە کە لە توانای دابینکردنی خەڵکدانیەوە. لەمان کاتە سوتەمەنی کە زۆر گران بووە بە تایبەتی بەنزین ئەمە شوای کردووە کە هاوڵاتیان شۆفێران دووچاری گرفتی گەورە بنەوە، هەرچەندە کە سەرکۆزیرانی هەرێمی کوردستان دوێنێ بڕیاریدا کە بەنزینی نۆرمال لە حکومی بکرێت بە 750 دینار و لە کەرتی تایبەت بکرێت بە 850 دینار، بەڵام لە دوێنێەوە ئەم بڕیارە درراوە، بەڵام هێشتان بڕیار نەچۆتە بۆری جێبەجێکردن و ئێستا نۆرمال لە کەرتی تایبەت بڵین لە بەنزیخانە ئەهلیەکان 1150 دینار و هەروەها محەسەن 1350 دینار، واتە نرخەکان زۆر زۆرن بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان کە داهاتی تاک زۆر دیاریکراوە وە کێشەیەکی گەورە ئێساکە بەرەوکێ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە. و ئەمێ باسەوە بکەم کە داخستی کێڵگەی کۆرمۆر یەکێکی دیکە لەو گرفتانی کە وای کردووە کە نرخی غاز لە بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان نرخەکەی ڕوو لە زیادبوون بکات، یعنی حکوومەت نەتوانێت توانای دابینکردنی غازی نەبێت و تەنەها ئەوە نەبێت کە لە ڕێگەی کۆبوونی خۆراکەوە هاوڵاتیان دەتوانن غاز وەربگرن و بە شێوەیەکی گشتی واتە هاوڵاتیان ناڕازین. ئەمڕۆ سۆشیال میدیا هەموو بۆ بە باسی ئەوەی کە بەنزین نرخەکەی گران بووە و داوا دەکەن ئەم گرفتە چارەسەر بکرێت. ئەم گرفتش دیارە تەنها ناوخۆی هەرێمی کوردستانی نەگرتووەوە، زۆرێک لە ناوچەکانی دیکەی عێراقیشی گرتوێتەوە. باشە دیارە سخوازم بپرسم، یعنی ئەف پرسیارێکە سوتەمەنیە تەنێ لە هەرێما کوردستانەیە یانژی لە عێراقێ بەتەواهیە گەلو لە دەڤەرێن درن عێراقی چاوایە؟ بەڵێ دیارە بە داخستنی تەنگی هورمز هەر لە سەرەتاوە تاوکۆ ئێستاکەش کە ئێستاکە ئەمریکا و ئێران لە جەنگدان ئەمە وای کردووە کە نەوت هەناردەکردنی نەوت لە عێراقەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەم بێتەوە. پێشووتر پێش جەنگەکە 1,200,000 بۆ 1,300,000 بەرمیل لە ڕۆژێکدا عێراق هەناردەی دەرەوەی ئەکرد، بەڵام ئێستاکە ڕێژەکەی دابەزیەوە بۆ نزیکەی 400,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە 250 لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆری هەرێمی کوردستانەوە دەڕوات و 150 لە ڕێگەی سووریاوە بە تانکەر دەڕوات. بەڵام ئەمە شوای کردووە کە گرفتی سوتەمەنی بە هەمان شێوە لە پارێزگاکانی دیکەی عێراق دروست بێت، بە تایبەتی لە کەرکووک من کە ئێوارەی ئەمڕۆ لەگەڵ ژمارێک هاو نیشتیمانی و ژمارێک بەرپرسە قسەم کرد، ئەوان باسییان لەوە کرد کە بەنزیخانەکان بە شێوەیەکی گشتی بەنزیخانە حکومیەکان قەرەباڵغێکی زۆری پیاوە دیارە ڕاستە لەوێ بەنزین بە 450 دینارە جیاوازە لە هەرێمی کوردستان، بەڵام قەرەباڵغێکی زۆری دیاوە، یعنی هاوڵاتی شۆفێر ئەگەر بێت بەنزین وەربگرێ ئەوە کاتێکی زۆری دەوێت تاوەکو بتوانێت بەنزین وەربگرێ. ئەمێ ساڵح باستەوەش بکەم کە بڵین ژمارێک لە ئەندامانی پەرلەمان لیژنەیەکیان پێکێناوە و لیژنەکە بەدوادا چوون بۆ ئەوە کەن کە دانیشتنی لەسەر بکرێت و هەروەها بۆ ئەوەی کە بەنزین چۆن لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور عێراق 450 دینارە لە هەرێمی کوردستانیش هاوڵاتیان ئیسیفادەی لێ بکەن و هاوڵاتیانش بتوانن بە 450 دینار بەنزین بکەن، چونکە جیاوازەکە زۆرەوە لامان کاتە لە کەتی تایبەت بەنزین زۆر بە کەمی دەست دەکەوێت یاخود نرخەکەی زۆر گران لە توانای هاوڵاتیان دانیە. بەڵێ دیار سپاس بۆ زانیاریەکانت دیار جەماڵ پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە.